دوای 6 هەفتە شەڕ لە هەرێمی ناگۆرن و قەرەباغ ئازەربایجان چەند ناوچەیەکی لەدەست ئەرمینیا دەرهێنا. سەرۆک کۆماری تورکیا بۆ پیرۆزبایی سەردانی باکۆ پایتەختی ئازەربایجانی کرد. لەوێ هۆنراوەی ئاراس دەڵێتەوە. هۆنراوەکە باس لەوە دەکات ڕووباری ئاراس ئازەربایجانی کردو بە دوو بەشەوە. ڕۆژێک دێت ئەم دوو بەشە یەک بگرنەوە. بەشێکی ئەو ئازەربایجانەش دەکەوێتە ئێران. ئەمەش بەرپرسانی ئێرانی زۆر تووڕە کردووە. دوای وەزیری دەرەوە نوێنەری شاری ئیلام لە پەرلەمانی ئێران ئامۆژگاری ئەردۆغان دەکات کە یاریکردن بە کلکی شێر ئەنجامێکی باشی نابێت. داوا لە ئەردۆغان دەکات سەیرێکی سەددام بکات بزانێت چه چارەنووسێکی هەبووە. ئەندام پەرلەمانە ئێرانیەکە دەڵێ کودەتاکەی 2016ی تورکیاش دەستکیسەی ئەردۆغان بوو، ئامانجلەی لە ناوبردننی نەیارەکانی بوو. ئێستاش ئەگەر بیاوێت بە عەقڵیەتی عوسمانیەکان بیر بکاتەوە و لە سیاسەتە داگیرکاریەکانی بەردەوام بێت، ئێرانیەکان ئامادەن دوا بزمار لە تابوتەکەی بدەن. تووڕەیی بەرپرسانی ئێران بە وەژدانە مرکاوەتەوە. باڵیۆزی تورکیا لە وڵاتەکەیان بانگهێش دەکەن و بە فەرمی ناڕەزایی تارانی پێدەگەیەنن. تورکیا وەڵام دەداتەوە. عومەر چەلیک وتەبێژی ئاک پارتی و فەهرەدین ئاڵتون بەڕێوەبەری پەیوەندیەکانی سەرۆکایەتی کۆماری تورکیا ئیدانەی لێدوان و هەڕەشەکانی بەرپرسانی ئێران دەکەن و دەڵێن ئەو بەرپرسانی ئێران دۆست و دوژمنی خۆیان لە یەکجا ناکەنەوە. وەزارەتی دەرەوەش بە هەمان شێوە باڵیۆزی ئێران بانگێش دەکات ناڕەزایی ئەنقەرەی پێدەگەیەنێت. سەرەڕای کۆکبوونیان لە چەند پرسێک، بەڵام ئەنقەرە و تاران نەیاری مێژووی یەکترن و لە زۆر بابەتدا دژی یەکترن. ترسی ئێرانیش لەم هۆنراوەی ئەردۆغان ئەوەیە کە لەگەڵ کۆنتڕۆلکردنەوەی ناوچە سنووریەکانی وڵاتەکەی لەلایەن ئازەربایجانەوە ئەم سیاسەتەی ئەردۆغان بیری سربەخۆی و جیابوونەوە لە ئێران لە ناو ئازەرەکانی وڵاتەکەیدا زیندوو بکاتەوە کە هەرسێ پارێزگای ئازەربایجانی ڕۆژهەڵات و ئازەربایجانی ڕۆژئاوا و ئەردەبیل پێک دەهێنن. نەریمان هەورامی، کوردستان 24.